زۆری هاتنەوەی کرەی مۆلیدە ئەهلیەکان لە دوو مانگی ڕابردوو لە قەزای سۆران بەراورد بە شوێنەکانی دیکە هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەمەش لە کاتێکدا بووە هاوڵاتیان لە کەرەنتینە بوون و بێکار بوون و چاوەڕێ بوون حکوومەت کرێ و باج و ڕسوماتەکان کەم بکاتەوە نەوەک زیاد بکرێت. لای ئێمە لە سنووری سۆران قەزای سۆران کە بە بەراورد بە شوێنەکانی تر نرخی ئەمپێری مۆلیدا بۆ 1 ئەمپێر زیاتر هاتوتەوە لە شوێنەکانی تر. ئەمەش دڵگرانی لە ئێمە دروست کردووە. پێویستە جیاوازی نەکرێت لە پێدان لە دیاریکردنی نرخی مۆلیدە ئەهلیەکان. کارەبای مۆلیدە دووقات هاتەوە لە سا شوێنەکانی دیکە. هەر چنەبی کارەبای ڕێسی زیاد بکەنەوە بێ ئەو مۆلیدانەش پارە کەمتر وەگرن لە خەرچی. لەبەر سۆران کارەبای ڕێسی نەبی. ئێستا زۆربەی زۆری شەوەکان خەرک کارەبای نییە، کارەبای ڕێسی. مۆلیدەکان پێ دەکەن ناچارن ئەوانش پارە زیاد وەردەگرن. بۆ هەر ئەمپێرێکی کارەبا لە سۆران 8500 دینار هاتۆتەوە لە کاتێکا لە پارێزگای هەولێر ئەمپێری کارەبا لە 5000 دینار تێنەپەڕیوە. کاتژمێرەکانی هەبوونی کارەبا نیشتیمانی بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سۆرانیش دەڵێت کارەبای نیشتیمانی لە سۆران کەمتر بە هاوڵاتیان دراوە، بۆیە نرخی کارەبای مۆلیدە زۆرتر هاتۆتەوە بەراورد بە شوێنەکانی تر. کاتژمێرەکانی ئیشکردنی مۆلیدە ئەهلیەکان لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان بە تایبەتی ناوشاری سۆران بە بەراورد لە گەشتوێنەکان تر زیاترە لە مانگی چوار کە ئیشیان کردووە، واتە و گژمەیەکەوە وەریان گرتووە بۆ هەر ئەمپێرێک زیاترە لە شوێنەکانی تر. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کاتژمێرەکانی هەبوونی کارەبا نیشتیمانی بە بەراورد لە گەشتوێنەکان تر کەمتر بووە. خاوەن مۆلیدە ئەهلیەکانیش داوا دەکەن حکوومەت گازیان بۆ دابین بکات بۆ ئەوەی ئەوانیش نرخی ئەمپێری کارەبا کەم بکەنەوە. هیواداریشم حکوومەت لەمەوە دووە گازمان لۆ سەرفکە پێشان مەسەلەن گازی دەدا کە گاز دەدا ئێمە پارەمان کەمتر وەردەگرت. گازەکان ئێستا بڕیە تقریبان 300 سارە بڕیتیان. ئەگەر گازەکەمان بدەنێ ئەمە دەتوانین پارەی مۆردێکمتر لە هاوڵاتیان وەگرین. چکە ئێستانێکە هەم گازی دەکرین هەم ڕوونی دەکرین و پارەی مشەقلی و هەموو شتەکان لە ئەستۆی ساعب مۆلدەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرچی ناتوانێت کارەبای نیشتیمانی بە بەردەوامی بۆ هاوڵاتیانی دابین بکات، سەرەڕای زۆری نەوتی ژێرزەوی گازیشی بۆ خاوەن مۆلیدەکان دابین نەکردووە بۆ ئەوەی کرەی مۆلیدە لەسەر هاوڵاتیان کەم ببێتەوە. ئەمەش بارگرانی زۆری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.